کەسانەی کە پشتیوانی لەو کەمپینەکەن دیارە ئەمە خەڵکێکن کە هەست بەوەکەن کە پەکەکە تێکۆشانی پەکەکە و شۆڕش لەو ناوچانە کە پەکەکە بە بەردەوامی شۆڕشەکات ئەمە حەقی خۆیەتی و بە حەقی خۆی ئەزانێ بۆیە ئەو کەمپینیان ڕاگەیاندەوە و ئەوانە خەڵکێکن وکو پێشتری شارەتم پێدا کە درک بەوەکەن کە ناکرێت ینی شۆڕشێک کە شۆڕشەکات بۆ ئازادکردن بۆ دیموکراسی بۆ ئەوەی کە گەلەکەی لە ژێردەسە و لە زوڵم ڕزگار بکە و ئەمە مەفروزە و هەموو لایەک پشتیوانی لێ بکە بۆی لە بازنەی تیرۆر بێتە دەرەوە لەبەرەوە ئەمانە ئەگەر خەڵکانێک هەن مەسەلا بە ناوی پەکەکە یا با بڵین شتی جۆرەڵێن یا تونند و تیژی ئەکەن ئەوانە گیان و ئەمایی کە پەکەکە ئەیکات لە ناوچەکەی لەو ناوچانەی کە مەسەلا ئێستا کە سوپای تورکیا هێشتا بەڕەوای نابینێ کە ئەوان لە ناوچە شاخاوەکانیش لەوێ تێئەکۆشن و خەباتەکەن بۆ ئەوەی کەوا گەلەکەیان لە ژێردەستەی ڕزگار بکەن بە دڵنیاییەوە گرنگی خۆی هەیە و ئەو کەمپینە دیارە و ڕوونە خەڵکانی باش لەسەر ئاستی باڵا خەڵکی ڕۆشنبیر خەڵکی نیشتیمان پەروەر و لە هەموو ناوچەکان پشتیوانی لەو کەمپینەکەن و ئەو کەمپینە گرنگی خۆی هەیە و ئەگەر با بڵێن پەکەکە لە بازنەی تیرۆر بێنێتە دەر و ئەو کاتە ئەتوانێت ینی گفتوگۆیەکی زیاتر بکرێ هەم لەگەڵ وڵاتە زلهێزەکان و لەگەڵ ئەو لایەنانەی کە خۆیان بەوە نیشانەدەن کە مافی نەتەوەیەک ئەپارێزن و هەر لایەنێک بێ ئەو کاتە پەکەکە ئەتوانێت لە ڕێگەی نوێنەرایەتی خۆیەوە گفتوگۆ بکە بۆ بەدەستهێنانی مافە ڕەواکانی خۆیان.